لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی دیارە ئەمڕۆ پرۆسەیەک هاوشێوەی هەڵبژاردن بەڕێوە دەچێت کە ئەمنا سێمین جارە تێست لەسەر ئامێرەکانی دەنگدان دەکرێت دیارە لە هەر جارێکی تێستکردندا بەشێک بۆ ئامێری دەنگدانەکەدا زیاد دەکرێت ئەوەی جێگەی سەرنجە بۆ ئەمجارە بەشێک بۆ ئامێری دەنگدانەکە زیاد کراوە کە کامێرەیەەکە بۆ هەموو ئەو کەسانەیە کە گرفتی دەنگدانیان بۆ دروستە بێ لە ڕێگەی پەنجەمۆرەوە یاخود پەنجەمۆرەکانیان نایخوێنێتەوە ئەم کامێرەیە وا دەکا وێنەی ئەم کەسە وەربگرێ و بەراوردی وێنەی بایۆمەتریکە زۆر بە وردی دەموچاوی کەسەکە یاخود خاڵەکانی دەموچاوی کەسەکە دیاری دەکا و ئەمە گرفتی خاوەن پێداویستیە تایبەتەکانیش لە ڕووی ئەو کەسانەی کە دەستیان نییە چارەسەر دەکا ئەو کەسانە دەتوانن لە ڕێگەی ئەو کامێرەی کە لەسەر ئامێرەکە هەیە دیارە وێنەکانیان دەخوێندرێتەوە بەراوردی وێنەی بایۆمەتریەکانیان دەکرێت و ئەمانیش بە هەمان شێوە دەتوانن دەنگ بدەن ئەوەی جێگەی ئاماژەیە لە شاری سلێمانیە 81 وێزگەی دەنگدان هەیە کە 79 ناوەندی تۆمارکردنە و دانەیەکیشیان وێزگەی سەرەکی دەنگدانە و هەروەها دانەیەکیشیان بۆ هێزی تایبەتە ئەمانە هەمووی هەڵبژاردننی یاخود پرۆسی هاوشێوەی هەڵبژاردنیان تێدا ئەنجام دەدێ وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەمە سێمین جارە تێز بۆ ئەم ئامێرانەی دەنگدان دەکرێت وەکو ئامادەکاریەک بۆ هەڵبژاردنەکانی عێراق و دیارە لە ئێستادا پرۆسەکە بەڕێوە دەچێت و دەنگدانەکەش لایەن کارمەندانی کۆمسیۆنەوە دەبێت. هەوڵ دەدەم بچمە لای کاک ئامانج لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکە. کاک ئامانج باسێکی ئەم پرۆسەیان بۆ بکە کە هاوشێوەی هەڵبژاردنە و باسی ئەو گرفتن بۆ بکە کە لە ڕابردوودا بەهۆی نەخوێندنەوەی پەنجەمۆر دروست دەبوو ئێستا چۆن چارەسەر. بەڵێ دیارە ئەمە پێی خشتەی زەمەنی کە لەلایەن ئەنجومەنی کۆمیسیاران پەسەند کراوە پێویستە لەسەر هەر ئۆفیسی پارێزگایەک پرۆسەی دەنگدانی ئەزموونی ئەنجام با زیاد لە جارێک ئەمە بۆ سێهەمین جارێ ئەمە پرۆسەی ئەنجامێن کە ئامانجمان لێی تاقیکردنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکانە کە لە ڕۆژ دەنگدانە بەکارهێنرێت بۆ پڕۆڤەکردنیشە بە فەرمانبەرەکانمان ئەتوان بڵم سپاسە خواتە یاسایش گرفتێک کە ڕوبەڕووی کۆمیسیۆن نەبووتەوە پرۆسەی دەنگدانەکە زۆر بەڕێکوپێکی بۆ باشیە ڕابڕێوە لە هەمان کاتیشە زەمانەتێکە بۆ پاگ و بێگەرتی پرۆسەی دەنگدانەکە و پێشوەختە خستنەڕووی ئیجراعات و ڕێشۆنەکانی کۆمیسیۆنە بۆ هاوبەشەکانی هەڵبژاردن بۆی کە بزانن چۆن ڕێشۆنەکانی کۆمیسیۆن ڕابڕێوە لە ڕۆژی دەنگدانە. گرفتی پەنجەمۆر چۆن چارەسەر؟ لە ماوەی ڕابردووە هەندێک دەنگدار هەبوو بۆی نەخوێندنەوەی پەنجەمۆر نانەتوانین دەنگ بن. ئێستا بە زیادکردنی کامێرەیەک ئەم گرفتە چارەسەر کراوە و دەڕێگەی وەرگرتنی وێنێکی بایۆمەتری دەنگدەرەکەەوە پرۆسی دەنگدانەکە بابڕێەوە. چەند بنکەی دەنگدان لە شاری سلێمانیدا وەکو پارێزگای سلێمانی 506 بنکەی دەنگدانمانە بێت و هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆی کەوە هەڵبژاردنەکە لەو وادەی دیاری کراوە بە سەرکەوتوی بڕابڕێەوە.